بەداخەوە ینی توێژی گەنجان لە زۆربەی وڵاتان ینی مقاوماتێکن بۆ با بڵین پێشکەوتی هەر وڵاتێک ینی بەڵام بەداخەوە بینی لە لێرە لە عێراق بەگشتی ینی سەرباریەوەی کە زۆربەی دەرچوان بە تایبەت ینی دانامەزرێن بەڵکو فەرامۆشەکرێن ینی بینی زۆربەی ئەو گەنجانە لەبەر بێکاری لەبەر بیئیشی زۆربەی کاتەکانیان بە کافتریا و بۆ ئەو شوێنانە پڕەکەنەوە کە با بڵێن سوودمەند نین یعنی ئەمەش زیانێکی زۆری بەگشتی بە کۆمەلگە گەیاندوە ینی ئەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە کە چۆن ئەو توێژە با بڵێن گرنگی زیاتری پێ بدا بۆی کۆمەلگە زیاتر بە پێش بچێت. زۆربەی ئەوانەی کە ئەو گەنجانی کە با بڵێن دەرچووی زانکۆکانن ینی بەدەست بێکاری و ئەناڵێنن ینی زۆربەی کات بۆ دامەزراندن کە ڕایگەێنری لەلایەن ئەگەر کردی حکومی بیان ئەگەر کردی با بڵێن تایبەت بێ کە سیڤیشتش پڕەکەنەوە یاخود دامەزران پڕەکەنەوە لەوێش ناویان نایەتەوە ینی بەجددی گەنجان لێرە تووشی نەهامەتێکی زۆر بوونە. هەشت ساڵ هەر لەسەر پێی خۆمەوە ساوم بەڕاستی چاوەڕێی حکوومەتم نەکردووە کە من تایم کا لە شوێنێک یان لە شوێنێک موچە وەرگرم و داوامێکی بڵین ئیلتیزاماتم هەبێ بە فەرمانگەیەکی حکومیەوە وەکو مامۆستا بێ وەکو مۆزەف بێ هەر خۆم کارم کردو بەڕاستی و پێم وا بووە ئەمە بۆ من گونجاوترە لەبەر ئەوەی هەر ئەگەر واقعیان بیریش بکەینەوە حکوومەت لە توانایانی ئەم هەموو گەنجە تاین بکە. هەرچەنە زۆرمان هەیە کە تەمەنێکی زۆریان سەرف کردو شتا تەقاعود نەبوون جێگە بۆ گەنجەکان کەمتر بۆتەوە بەڵام لەگەڵ ئەوشا ئێمە ئەوە نەمان دەوایر نییە تا هەموو کەسەکە تەخەڕوجی کرد تاعین بێ بەڵام ڕێگای تر هەیە بە نمونە ئەگەر کۆمەڵێک کارگەی حکومی هەبێ ئەو کاتە کە کەسێک تەخەڕوجەکە بە پێی تەخەسوسەکەی خۆی ئەتوانێت لەو کارگانەیە مۆزەفی حکومی بێ بەڵام بەرهەمهێنەر بێ سەرەتا بە پارێکی کەم ئیش بکە لە شوێنە گرنگ نییە توانی برێک پارە بۆ خۆت کۆکەیتەوە بۆی بتوانی پرۆژێکی بچووکی پێ دروستکەی وەکو بۆ نمونە من لە سەرەتا چۆن ئیشم کردو تا ئێرەم هێناوە هەر ئەوەندە پشت بە خۆیان بەسن لەبەرەوەی حکوومەتی هەموو وڵاتێکیش توانای دامەزراندنی گەنجی بە ڕێژێکی معەن هەیە دیاریکراو هەیە و بە تایبەتیش ڕوویدەم لە کچەکانە ئێستا لەخوا بەزابێتوان ئیشی دەست بکەن لە ماڵەوە خواردن دروست بکەن لە ماڵەوە مەیکەپ بکەن لە ماڵەوە توانی هەر لە ماڵەوە بۆ خۆت ئیش بۆ خۆ دروستکەیت و بڕێک پارەی ئەگەر ڕەمزی و کەمیش بێ بتوانی سوودی لێ وەرگری. وڵی 100% بوارەکەی خۆم نەوەڵا من ئێستا ڕاستە لەسەر داتابەیس ئیشەکەم و خۆم ئایتیم تەواو کردووە بەڵام ئەوەی تێکەوێت جیاوازی هەر تەیەکەوێ و جگە لەوەش من هەوڵم داوە بۆ خۆم تاقی بەیانیان لە غێری ئەو ئیشی داتابەیسەکە چونکە بەڕاستی ئێستاکەنە ئەگەر ئیشیشی دەبێ کرێکەی بای ئەوە نییە پێی بژی ئەبێ هەوڵی کە بێ یان دوو ئیش یان لە شوێنێکی کەیشەوە هەوڵ بێ بۆیە بەیانیان وەکو وەستایەک دەرگادانان لەگەڵ وەستاکانە دەرگادانم ئێوارانیش لە سەر داتابەیسم وڵا ئێمە وەکو من وەکو یەکێکم لە نوێنەرەکانی دەرچوانی دانەمەزرا بۆ ماوەیەکی زۆر بووین بە نوێنەری دەرچوان و ویستمان مافی خۆمان و ئەوانیش لە بەرپرسانی وڵاتە وەرگرینەوە بەڵام بۆمان دەرکەوت کە هیچ بەرپرسێکمانی ئەسڵەن هیچ خاوەنێکی نییە تاوەکو داوای لێ بکەیت بۆیە باشتر وایە کە خۆتان هەوڵ بن ڕاستی من ئەتوان ئەو نەبڵم داوای لێبردن نەکەین وعدیان پێداین کە خۆمان دامەزرین بەڵام ئێمە ئەوشمان ڕەت کردەوە لاوتمان ئێمە هەموو دەرچوان چیەکری شتێکی گشتی بۆ هەموو دەرچوان بکرێت ئێمە ئەومان ڕەت کردەوە وەکو نوێنەر بەجیا وەکو بەرتیلێکدا بمەزرین هەموو ئەوانەمان ڕەت کردەوە و داوای لێبردنتان لێگەین کە تا نەمانتوانی چونکە بەڕاستی بەرپرسمان نییە لە چێ داواکەی ئەو بۆ ماوەیە ساڵە هیچ دامەزراندنێک نییە بۆ داواتان لێگەم خۆتان هەوڵی ئەوە بن کە بە دوای ئیش و کاری سەر بەخۆی خۆتان ئەمگەڕن.